سڵاتان لەبێت بینەرانی کورتسات نیوز من ڕۆتۆفیقم لەڵقێ شوی بەرنامەی پانۆراما پێتانگەیشتنەوە بۆ قسە باسکردن لەسەر حکوومەتی عێراق لە بەردەم کێشەیەکی نوێدا ئەوانە زانین ئەوە ماوەی چەند ڕۆژێکە نرخی دۆلار لە بەرامبەر بەهای دیناری عێراقی زیاد لە پێویست بەرز بووتەوە بەهای دیناری عێراقی بەهاکی خۆی بە تەواوەتی لە دەستداوە ئەمڕۆ سەر و 156,000 دینار مامەڵە کراوە بە دۆلارەوە ئەم کاریگەریە چییە کەوای کردووە لە ئێستادا دۆخی ئابووری عێراق بە تایبەتی بەهای دیناری عێراقی بگاتەوە ئاستە زۆرێک باز لە کارتێکەری ناوخۆییەکەن بەوەی کە کۆمەڵێک ڕێکاری گیراوەتە بەر لەلایەن حکوومەتەکەی سۆدانی بە تایبەتی ڕێکارەکانیش کە سیاسین بەرامبەر هەندێک لایەن و هەندێک بازرگانی بەناو عێراقی ئەمە بۆتە هۆکارێک کە ئەم دۆخی خوڵقاندووە لە بەرامبەردا هەندێکی دیکە باز لە فاکتەری دەرەکی دەکەن بە تایبەت کارتێکردنەکانی ئەمریکا بۆ سەر حکوومەتی عێراقی و هەروە ئەو فشارانەی کە حکوومەتی ئەمریکای کا لەسەر بانکی مرکزی عێراقی بۆەوەی کە ڕێژەیەشی کەم دۆلار بخاتە بازاڕەکانی عێراقەوە بۆی کە لە ڕێگەی هەندێک بازرگانەوە ئەم دۆلارە نەچێتە دەرەوەی عێراق کاریگەریم خەیرانە بەسەر حکوومەتی نوێی عێراقەوە چی دەبێت بەسەر خودی محەممەد شیع سۆدانیەوە چۆن دەبێت عێراق دەگەیەنێتە دۆخی لوبنان کە لە ڕابردووە لە ئێستاشدا بینیمانە بەگشتی قساکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەریەک لە میوانە بەڕێزەکانم برای ئازیزمان کاگاسۆ عەبدولەتیف نووسەر و ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ لەگەڵمە بەخێر بێ کاگاسۆ زۆر سپاس کاکاوڕێ هەروە کاک فەرهاد کاکەی مامۆستای زانکۆ کە بە سوپاسەوە جەنامیشیان لە ستۆدیۆکارمان لە شاری هەولێر لەگەڵمان بەخێر بێ کاک فەرهاد سەرەتاگە لە کاگاسۆ دەست پێ بوو کاگاسۆ ینی بەگشتی ئێستا لە عێراقدا دۆخێکە بینین تا ڕادەیەک ینی بەدڵی هەم عێراقیەکان نییە هەم لایەنە سیاسیەکان نییە و زۆرێکیش باز لە فشاری سیاسی ئەمریکا دەکەن بۆ سەر عێراق بەگشتی ئەو دۆخی کە خوڵقاوە کارتێکەری دەرەشیە یاخود ناوخۆییشی هەیە بەڵێ سپاس بۆ ئەم دەرفەتە بەخێراتنی میوانی بەڕێزەکەم لە شاری هەولێرەوە سپاس بێگومان ئەم دۆخی کە ئێستا دابەزینی بەهای دیناری عێراقی لە بەرامبەر بەهای دۆلاری ئەمریکی خۆڵقاندوێتی لە بازاڕی عێراقیە کۆمەڵێک فاکتەری ناوخۆیی و زائیدەن کۆمەڵێک فاکتەری دەرەکی ڕۆڵی کاریگەریان هەیە لە دروستکردنی ئەو ڕەوش و ئاریشەی کە ئێستا عێراقی پیاتێ ئەپەڕێ و بە بڕوای نەک من بە بڕوای زۆرێک لە چاودێرانی سیاسی و چاودێرانی ئابووری هەم عێراق و هەم دەرەوەی عێراق ئەمە یەکەمین گورزی کەمەرشکێنە لەم سەرەتایەوە لە کابینەکەی محەممەد شیع سوودانی درا وەک چۆن هاتنی داعش گورزێکی کەمەرشکێن بوو لە حکوومەتەکەی مالیشی و حەیدەر عەبادی و ئەتوانم بڵێم کۆنتڕۆڵکردنی ماڵەکەی کازمی لە مانگی پێنجی 2020 و چەند جارێک هێرشکردن بۆ سەر دام و دەستگا فەرمیەکانی سەردەمی مستەفا کازمی گورزی کوشندە بوو و دزی سەدە لە نێوان حکوومەتەکەی مستەفا کازمی و درێژکراوەی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی کە 11 مانگی خایاند لە ساڵی 2021ەوە بۆ 2022 هەموو ئەمانە ئەتوانم بڵێم ڕۆڵیان هەبوو لە لاوازکردنی یا با بڵێن لێدان لە پێگەی یاسایی و یا سۆبێکتی قانونی ئەم حکوومەت و کابینانی کە پێکاتوە لە عێراقا بۆیە دابەزینی بەهای دینار لەم چەند ڕۆژەدا ئەمە ئەو گورزە بوو سەرەتاکەی لەکوێوە خوڵقا چۆن دەستی پێکرد بە بڕوای ئێمە و بەشێک لە چاودێران ئەمە پەیوەندی بە دوایین سەردانی محەممەد شیع سوودانیەوە هەبوو بۆ تارانی پایتەختی کۆماری ئیسلامی ئێران و بە جۆرێک لە جۆرەکان ئەتوانم بڵێم سوودانی گەمەیەکی زۆر مەترسیداری کرد لە نێوان ئەمریکیەکان و ئێرانیەکانە لەم سەرکەوتوو بوو لەو گەمەیە یانە بە هیچ جۆرێک سەرکەوتوو نەبوو کاتێسە باجێوی یاریادا کە کردوێتی بە دڵنیایی بە تایبەتی ئەو کاتی لە مانگی پێشوو کە دقیق 29 یانزەی 2022 کە سەماحەتی ڕەهبەری باڵای شۆڕشی ئیسلامی ئێران سەماحەتی عەلی خامنەئی بینی
و چەند پاکێجێکی ئەمنی پێشکەش بە محەممەد شیع سوودانی کرد کە بە ئیجباری ئەبێ جێبەجێکە لە عێراق. ئەمە هیچ دەرفەتێکی نەهێشتەوە لە نێوان کوتلە و لایەنە سیاسیە شیعی و سونی و کوردیەکانی عێراق و ئەو دیالۆگە نیشتیمانیە کە بڕیار بوو پێک بێت لە نێوان کە بانگەشیان بۆ دەکرد کە کابینەکەی محەممەد شیع سوودانی بەو نەفەسە پێکات و بە مبارەکەی ئەمریکیەکان و ئێرانیەکان و کوردەکان و سونەکان خۆتانەزانن کە دەوڵەتی قانون لە نێوان سونەکان لەلایەک و ئیتار لەلایەک و سونەکان و شیعەکان پێکەوە ئەم حکوومەتیان پێکیان دەبوو محەممەد شیع سوودانی بە گفتوگۆیش چڕ و بە ئەجێندای نیشتیمانیانە ئەو سەردانی بەرامبەر بە کۆماری ئیسلامی ئێران بکردایە ئەو تاگلایەنە و سەردانی کرد بۆیە کاردانەکان تا ڕادەیەک چوو بووە ناو ئەو ئەجێندا سیاسیەی حکمی شیعە لە عێراقایە با بڵین حکوومەتی سێبەری وەلایەکان و با بڵین دەوڵەتی قانونی مستەفا هادی عامری و مالیشی و نوری مالیشی کە ئەمە تا ڕادەیەک ئەجێندای حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی لاواز کرد بۆیە ئەمریکیەکان کەوت نەخۆ چوار بانکی عێراقیان سزایە لە عێراقا و عێراقیان تۆمەتبار کرد بەوەی کە لە عێراقا پارە بەکاش ئەبرێتە دەرەوەی سنوورەکانی عێراق ئەمە لە ڕووی قانونیە و هەرگیز ڕێگە پێدراو نییە و عێراقیان تۆمەتبار کرد بەوەی دەوڵەتی ئۆلیگاریشی مالی گەندەڵ هەیە لە عێراقا کە ئەمە پارەسپیەکەنەوە و دزی سەدەش تا ڕادەیەک بربەست بوو لە بەرامبەر ئەو بانکە نێودەوڵەتیانە یا بە بانکی فیدرالی ئەمریکا فاکتەری دروست کرد بۆ ئەوەی دەستکراوە بێ بۆ ئەوەی پارەی کاش نەنێرێ بۆ عێراق و بانکەکان سزابە و ئەتوانم بڵێم بە جۆرێک لە جۆرەکان سزادانی حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی بوو بۆ بەخۆیان بچێتەوە بۆیە ئەمڕۆ محەممەد شیع سوودانی لەگەڵ پارێزگاری بانکی ناوەندی عێراقی بە پەلە کەوتە کۆبوونەوە و گفتوگۆی چڕ بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە کە ئێستا بەرەوشی عێراقیەکانی بەریاوە و ئەمە ئەگەر ئەمریکیەکان بە جددی نەیەنە سەرخەت بەڵێ عێراق بە دۆخی بە لوبنانکردن و بە یەمەنکردن و بە وڵاتانە تێئەپەڕێ عێراق دووچاری قەیرانێکی سەختی ئابووری و عەسکەریەکاتەوە کارەساتی گەورە لە ڕێ ئەگەر سیاسیانە و عەقڵانە بیر نەکەن بە لۆژیک ئەبێ مامەڵە بکەن و ئەبێ محەممەد شیع سوودانی هەرچەنە ئێستا هەندێک کوتلەی پەرلەمانی ئەوانەی کە تا ڕادەیەک معارەزەن لە پەرلەمانی عێراقا داوای موسائلە و پرسیینەوە محەممەد شیع سوودانی لە کاتێکا محەممەد شیع سوودانی چەند مانگێکی کەمە حکوومەتەکەی پێکێناوە لەم سەرەتایەوە ئەمە ئاماژەی مەترسیدارن بۆ ئەوەی محەممەد شیع سوودانی تێبگا کە ئەم مامەڵەکردنە بەم جۆرە کارتانەوە لە نێوان حکوومەتی عێراق و حکوومەتی ئێرانی کە حکوومەتی ئێرانی لە دۆخی ئێستادا کە تمەنی ئێرانی زۆر لاوازە تەنانەت ناڕزایی شار و شارۆچکەکانی ئێرانیش لە دۆخی تەقینەوەیە یانەمانەمووی وابەستەیە و حکوومەتی ئەمریکاش بێگومان لە ئێستادا ئەتوانم بڵێم دەیەوێت تۆڵەی هەموو ئەو یاسایانە بکاتەوە کە بە یاسایی نەعەقلانی بەرامبەر بە هێزەکانی دەرپەڕاندنی ئەمریکیەکان و هاوپەیمانان کە ئەمریکیەکانیان کردە دەرەوە تەنانەت یاسایەکیان دەرکرد لەم خیرانە لە سەردەمی حکوومەتەکەی مستەفا کاسمی بە ئیجباری یاسای مامەڵە نەکردنی حکوومەتی عێراق و هێز و لایەنە سیاسیەکان لەگەڵ حکوومەتی ئیسرائیل ئەمانە هەموو کۆمەڵێک کێشەن چەمچێکی ترەیە کە ئەسدیقایی ئەمریکیەکانی پێڵێن ئەمە ئەتوانم بڵێم لە ژێرەوە وەک ئۆپۆزیسیۆنێکی خەمڵی و بەڵام نائاشکرا نافەرمی بۆ نمونە تۆ کە بەشداری ناکەی بە کوتلەیەکی گەورەی وەکو سەدری کە یەکێکە لە ڕەمزە دیار و کاریگەرەکان لە عێراقا بێگومان پەیوەندی دروستەکە لە بینی حکوومەتی ئەمریکا و ئەمە لە ناوخۆوە کاریگەری ئەرێنی دروست کرد بۆ حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی و من پێشتر لە چەند مەسینێکی خۆمە ئاماژەم بەوە کرد دەبوو بە هەر وەسیلەیە بووایە ئەم حکوومەتی سازانی نیشتیمانی بووایە حکوومەتێک نەبووایە بەرمەبنای ئەوەی کە کوتلەیەکی گەورەی وەکو سەدری کارکتەرێکی گەورەی وەکو سەدری
بکەنە دەرەوەی معادلاتی پرۆسی سیاسی لە عێراق. دواتر دێمەوە سەربابەتی سیاسی و هەروەها ئەو ینی پێشتر ناتەبایەکی زۆرە و لە نێوان لایەنە سیاسەکان، بەڵام لە دوای ئەم ڕووداوانە بەچی دەگات دواتر قساکەین لەسەرەوەش کاگا. سوپاس دەکەم کاک فەرهادکاکەی مامۆستای زانکۆ کە بەسپاسەوە لە هەولێر لەگەڵ مای ینی بەگشتی ئەوەی کە هەم کاگاسۆ ینی تیشکی خستە سەر و ڕوونکردنەوەیدا لەسەر دۆخی عێراق و حکوومەتەکەی محەممەد شیاع سۆدانی و زۆرێکی ژە چاودێرانی سیاسی وهای دەبینن دەڵێن ئەمە هۆشداری توندی ئەمریکایە و هەندێک لە ناردنی وەکو پەیامی ڕۆکێتیە بۆ خودی محەممەد شیاع سۆدانی و هەروە حکوومەتی نوێی عێراقی بەوەی کە هەندێک گەمەی سیاسی قورس نەکا لە نێوەندی هەرێمایەتیدا ئێمە دەیگەێنین بەم ئاقاری کە ئێستا خەریکە ئەمڕۆ تێکەوتۆ بەرەو تا ڕادەیەک داڕمان و ئەگەر فریای خۆی نەکەوێ یعنی تا بەتەواوەتی حکوومەتەکەشی هەڵەوەشێتەوە. بەگشتی لەسەر ئەم دۆخە جەنابتان چ قسەیەکتان هەیە مامۆستا؟ زۆر سپاس و ئێوارەی جەنابتان و میوانە بەڕێزەکەتان و بینەرانتان باش بێت. ئەوەی کە لە لای من گرنگە باسی بکەین، من بە نەوەیەکی تر دەیبینم لەوەی کە بەڕێستان باستان کرد لەگەڵ میوانەکەتان. ئەمە عقوبەتدانی شیع سوودانی نییە، ئەمە گەڕانەوەی عێراق بۆ سیستەمی نێودەوڵەتی. چکەم ئەمریکیەکان و عێراقیەکانیش دەزانن ئەوەی کە پێداویستی ناوخۆی عێراق بە دۆلاری ئەمریکی بۆ مامەڵەکردنی دەرەکی بۆی تۆ شت لە دەرەوە بێنی پێویستیت بەوە هەیە دیناری عێراقی بگۆڕیتەوە بە دۆلاری ئەمریکی. پێداویستیەکان لە بینی 140 تا 150 میلیۆن دۆلارە ڕۆژانە، 140 تا 150. ئەوەی کە مامەڵەی پێوە دەکرێت ناو بانکی ناوەندی زۆر لەو پارەیە زیاترە. ئەمریکیەکان دەزانن ئەم بڕە زیادەیە کە بە ناوی حەواڵەوە بە ناوی کڕی نیشتومەکەەوە لە سین و لە ئێران و لە تورکیا و لە سووریا و لە وڵاتانە هەمووی بە مەهانەیە کە بۆی ئەو پارێ بگاتە دەستی عێراق لە عێراقشو بگاتە ئەو وڵاتانە. ئێمە لە بیرمان نەچێت تەنها ئێران لە ناو سزاکانی ئەمریکا نییە، سووریەشە ناو سزاکانی ئەمریکەیە، تورکیایش بە بەشێک لە بەشەکان لە ناو سزاکانی ئەمریکەیە. ئەمە وا دەکات کە عێراق بۆی بگەڕێتەوە سیستەمی نێودەوڵەتی کات خۆیشی لە ساڵی 2008 هەمان شتیان کرد لەگەڵ بانکە عێراقیەکانە ئەبێت بانکی ناوەندی ئەو بڕەپارەی بفرۆشی کە بە پێی پێداویستی ڕۆژانەی خەڵکە خەڵکی تاجرەکانی عێراق، بەڵام ئەوەی کە هەیە زیاتر لەوە دەچێتە یعنی داوای دۆلار دەکرێت. فلەبەرەوە ئەمریکیەکان هەستان و بە حەقێکی شەرعی خۆیانش دەزانن عملەی ئەوان شتێکی پێڵێن ناشنال سکیۆریتی یان سکیۆریتی پارەی خۆیان تەبەن نایانەوە پارەیە لە دەستیان بچێت و ئەمنی اقتصادی وڵاتەکان بکەوتە ژێردەستی وڵاتانی تر. بە مافێکی شەرعی خۆیان دەزان بڵێن کاکە ئەو پێداویستەی کە هەتە تەنها ئەوە دەدەمێت. بێنەوە بینە سەر ئەو سیستەمی کە لە عێراق پێی ڕەو دەکرێت سیستەمێکی زۆر هەڵەیە. بۆ نمونە سووریە کە جیرانمانە کە لە تەنیشتمانە، بۆ نمونە تۆ بتەوێت بچیت دۆلار بگۆڕیتەوە یان با بڵین لیرەی سووری بگۆڕیتەوە بە دۆلار، دەبێت بچی لە بانکێکی حکومی بیگۆڕیتەوە، دەبێت دەریرت هەبێت تۆ بۆ کات خۆی عێراقی شوای دەکرد سەردەمی پێشووتر کە تۆ دەچی پارە دەگۆڕێت. من سەفەر دەکەم دەچمە بریتانیا بۆ نمونەیان دەچمە ئەمریکا، ئەوەنە پارە پێویستە ئەوان دەی خەمڵێنن زیاترت پێ نادەن. بەڵام ئەوەی کە هەیە لێرە لە عێراق و لە کوردستانە بەداخەوە فەوزایەکی زۆر عەجیبە، زۆر احتیاجێت 10 میلیۆن دلار 100 میلیۆن دلار بە بازاری دۆلارەکە بیگۆڕەوە. هیچ تۆ باشە ئێستا بانکی ناوەندی بەو ڕێژەیە پارە دەخاتە بازارەوە کە خەڵک بەنەفێسی دەداتەوە با بڵین خیتاب زەمانە ئەوەی کە تۆ لە دەرەوە پارە دەهێنیتەوە. باشە بۆ لە بازارە احتیاریەکان زۆر احتیاری تۆ بتوانی 10 میلیۆن 20 میلیۆن دلار بگۆڕیتەوە. من ئیمڕۆژ هەر لە راپۆرتێکی جەنابتانە لە تەلەڤیزیۆنەکەی جەنابتان و تەلەڤیزیۆنەکانی تر دەڵێ خەڵکیەکەیە 10 میلیۆن دلار دێنێتە بازار و دەیگۆڕێتەوە. ئەمە شتێکی ناسروشتیە و لە هەمووی خراپتر کە لەسەر عێراقەیە و بەڕای من ئەمە تەحەدیەکەی بەرامبەر سوودانی. ئێمەی لە عێراقا نەوت بە دۆلار دەفرۆشین لە جیهانە شتی وانە. تۆ سەیری رووسیا بکە کە بەو هەموو حەساڕی کە لەسەرەتی ئەڵێ بە ڕۆبڵ نەبێ من نەوت نافرۆشم، تۆ کاڵای خۆتە بێ بە دراوی خۆت بیفرۆشی بۆی دراوەکە جێگیر بێت. خاڵێکی تر کە زۆر خراپە لەسەر عێراق ئێمە هەناردەی سەرەکیمان بەس نەوتە قەی ناکاکە ئەوە ئەمریکا وتی نەوتەکەتان بە دۆلار بفرۆشن بەسەر سەر و بەسەر چاو. بەس نەوت 195 داهاتی عێراق 105ەکەی تر ئێمە کاڵامان نییە بینێرینە دەرەوە، ئێمە نەمیوە دەنێرینە دەرەوە، نەشتومەکی با بڵین دروستکرااو دەنێرینە دەرەوە. ئێمە وڵاتێکین بەس شت دەهێنینە ناو وڵاتەوە، هیچ لە وڵاتی ئێمە ناچێت دەرەوە جگە لە نەوت.
ئەمانە هەمووی هۆکارن بۆی دۆخەکە بگاتە ئێرە لەگەڵ خاڵێکی ترە من لەگەڵ میوانە بەڕێزەکەت ناکۆکم لە یەک شتێکە عێراق بە حیاتی بەدە و بەکو سوودانی لێنات چکەم ئێمە نەوتمان هەیە ئێمە پارەمان هەیە بەڵام مامەڵەکردنی پارەکەمان وەکو پێویست نییە وای کردووە کە ئیمڕۆژ ئەم هۆسەیە دروست بێت لە هەمووی خراپتر ئەوەیە کە ئەو پێداویستیانی کە من باسم کرد 140 تا 150 میلیۆن دلار تۆ ڕۆژانە پێویستیت پێێتی تاجرە گەورەکان ئەوانەی کە دەی بەنە دەرەوە هیچ لاریەکیان نییە لە تۆ گرانتر بیکڕن چکەم بانکی ناوەندی زۆر بە ئاشکرا دەڵێ 146 دەیفرۆشم بەڵام کە چوە مزایەدەوە منێکی تاجرم هیچ پێویستیەکم پێی نییە هیچ تیجارەتێک ناکەم تەنها دەبێ پارەکەم سپیکەمەوە بە 140 نایکڕم بە 150 کڕم بە 153 دەیکڕم ئەمە وای کردووە کە ئەم شەڵەژانە و لەم بازارە هەبێ وای کردووە کە هەندێک مەنەفێسی غیری حەقیقی هەیە کە تەنها بۆ ئەوەیە تۆ پارە بێنیتە ژوورۆ ئەمە وای کردو ئەم دۆخە دروست بێت بەڕەئی منیش لە هەموو سیستەمێک ئەگەر حکومەتیش تەدەخولی تێدا نەکات خۆی بازار خۆی چاک دەکاتەوە چۆن ئێمە دوو سیستەمیمان هەیە لە ئابووریە کە کێشە دروست دەکات هەڵاوسان و با بڵێن داڕمانە یان ڕاکشانە لە هەڵاوسانە ئێستا هەڵاوسانەیە داوایەکی زۆر هەیە لەسەر دۆلار وەخستنە ڕوویکی کەم هەیە بەڵام بە مرۆری زەمان خۆی چاکە بێتە کە حکومەتیش تەدەخولی تێدا نەکات بەڵام ئەوەی کە هەیە سیستەمێکی طبیعی نییە یعنی خۆی لە ئاسایی دروست نەبوو بۆی خۆی چاک بکاتەوە هەندێک ئەجندات هەندێک خاڵک هاتوونە بە 3 وڵات 4 وڵات پارە دەبەنە دەرەوە تەنها ئێران نا تورکیا و سووریەش بۆ دەبیتە دەرەوە کاکە تۆ بۆ یەمەنیش هەروەها بۆ زۆر وڵاتی تریش کە ئەمان لە هیچ وڵاتێک ڕێپێدراو نییە و بینەوە سەر خاڵە لە هەمووی خراپترەکانی لەوەی کە لە عێراق ڕوودەدا بانکەکانمان حاڵی مەکاتیبی سەیرەفای ئیش دەکەن یعنی تەنها ئیشی گۆڕینەوەی پارە دەکەن مەنەفێز دەکڕون و مەنەفێز دەفرۆشن دۆلار دەکڕون و دەفرۆشن سیستەمی بانکی جێبەجێ ناکەن کە ئەمە دەبێت سوودانی پێدا بچێتەوە سیستەمە بانکیەکان تەنها گۆڕینەوەی پارە نەبێت وەکو ئەوە بێ کە من بتوانم متوانانی ئەوە دروست بێ کە من بتوانم پارە لە بەنک دابرم ئەمانە هەمووی هۆکارن کە بۆتە هۆی ئەوەی ئەوەی کە ئێستا گرنگە لێرەدا ئەبێ عێراقیەکان خۆشحاڵ بن بەو هەنگاوانی کە بۆ نمونە حکوومەتەکەی هەم سۆدانی هەم فشارەکانی ئەمریکا وای کردووە کە ئەو سیستمە ینی ناڕێکەی لە ڕابردوودا هەبوو دراوی ئەمریشی کە بە تایبەتی ئەمە بە پارەی عێراق حساب کراوە لە بانکی ناوەندی عێراقەوە دەرچوو براوە بۆ هەندێک لە وڵاتان ئێستا عێراق لە ڕێگەی ئەمریکا و هەروەها بە سەرکردایەتی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی وەکو جەنابەت ئاماژەت پێدا بخرێتەوە ئەو سیستمە نێودەوڵەتی ڕاستە کەواتە بێ عێراقیەکان خۆشحاڵ بن بەوەی کە وڵاتەکەیان دەربازە بێ لەو هەژمونگەرایی کە وڵاتان بەسەریدا زاڵە بە تایبەتی لە ڕووی ئابووریەوە خۆی قسەکەی جەنابەت تەواوە بەڵام ئێمە کێشەیەکی زۆر گەورەمان هەیە ئێمە لە عێراق دوو شت هەیە نیمانە بەداخەوە یعنی شتێکەیە نیمانە ئێمە پیاوی دەوڵەتمان نییە پیاوی سیاستمان زۆرە کەسێکمان نییە لە عێراق پیاوی دەوڵەت بێ گوێ بە ئینتخابات و دەنگی خەڵک نەدات سوودانی بە دەنگی خەڵکاتوە بە دەنگی خەڵکیش لا دەچێت ئیمڕۆژەوانی کە معارضی سوودانین ئەم هەڵە دەقۆزنەوە دەڵێن ئەمە نقطەیەکی زۆعفی سوودانیە کە نەیتوانیوە بازاڕین بکە نازانن کە سوودانی هەنگاوەکانی بۆ چاکردنە طبعا لە بیدایەتە ئەم کێشانە هەر دەبێت بەڵام حتا دەکەوێتەوە سەرسکەی خۆی فلەبەر ئەوە ئەگەر شەقامی سیاسی و نەیارەکانی لێی بگەڕێن بە تەسەوری من هەنگاوی باش دەنێت بەڵام ئەگەر لێی نەگەڕێن ئێمە دەگەڕێنەوە بۆ نقطەی سفر و لە ئاخیریشەوەی کە میوانەکەت باسی کرد ئێمە دەچینە دەرەوەی سیستەمی نێودەوڵەتی وەکو لوبنانمان بەسەر دێت ئەگەر هاتوو ئێمە باوەڕ بەوە نەکەین کە چاکسازیەکان کە دەمانگەێنێتە کەناری ئارامی دەست خۆش بە مەسافەراتێمەوە خزمەت جەناب سپاس دەکەم بۆ شیکردنە وردەکانت کاگاسۆ ینی بۆ نمونە هەمومانە زانین وەکو مامەسافەراتیش ئاماژەی پێدا بەگشتی ینی ئەم هەنگاوانەی حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی و هەر خۆی لە دایکبوونی حکوومەتەکە جەنابیشتە ئاماژەت پێدا ینی کۆمەڵی نەیاری زۆریە بە تایبەتی ینی یەشێک لەو نەیارە گەورانە کوتلەی سەدریە و ئێستا زۆر باسیش لەوە دەکرێت بۆ نمونە ئێستا پارێزگاری بانکی ناوەندی تا ڕادەیەک وەکو کەسایەتی نزیکە لە سەدرەکانەوە تا ڕادەیەک ئەم نزیکەی وا ناکە کە مەکارتێکەر بێ بۆ ئەم دۆخی کە ئێستا دروست بووە جۆرێک لە جۆرەکان بیانەوێ لە ئێستاوە نار بۆ حکوومەتەکەی سۆدانی دروست بکەن و بەرەو ئەوەی بەرن کە ئینهیار بکات و بکەوێت ئەمانی هیچ کارتێکەریان هەیە بە دڵنیاییەوە خۆی لە غیابی سەدریەکانە بێگومان حکوومەتەکەی محەممەد شیع سوودانی بێگومان حکوومەتێکی لاوازە چونکە لە هەر ساتە وەختێکدا
کارکتەرێکی بەهێز یا با بڵین مەرجعێکی تازی وەکو سەماحەتی سەدر بیەوێت ئەتوانێت هەم شەقام جوڵێنێ و هەم کۆنتترۆلی دام و دەستگاکانی دەوڵەت بکە وەکو ئەوی پێشتر کردی خۆپشاندانی ملیێنی چەند جارێک کە لایەن سەدریەکانەوە ئەنجام درراوە و کۆتایی بە سڵوتاتی تەنفیزی و قەزایی و ئەمانە بهێنێ لە عێراقا دەبوو محەممەد شیاع سوودانی باشتر بیری لەوە بکردایەتەوە کە ئەجێندای حکومڕانیەکەی ئەوەشمان بیر نەچێت کە محەممەد شیاع سوودانی بە دەنگدان نەهاتووەکو بەڕێز مامۆستا ئاماژەی پێکرد محەممەد شیاع سوودانی تەواو لە چوارچێوەیەکی سیستماتیکی حەوزەی قوم و نەجەفا بەڕاستی لەدایک بوو یعنی ئەتوانم بڵێم بە مبارەکەی دەوڵەتی فەقیه حکوومەتەکەی محەممەد شیاع سوودانی خودی محەممەد لەسەر نەبوو کۆدەنگیەکی سازانی لەسەر بوو یعنی تەوافقێکی لەسەر بوو ئەم تەوافقە بە دەرەجەی ئیمتیاز لەلایەن حکوومەتی کۆماری ئیسلامی ئێرانەوە دانراوە خۆتان دەزانن محەممەد شیاع سوودانی چەند کورسیەکی کەمی هەیە وەکو کوتلە و پێشینەیەکی سیاسی گەورەشی نییە لە عێراق وەکو بۆ نمونە نووری مالیشی نییە وەکو مقتەدا سەدر نییە کە ئەقتابگەلی شیعی لە چواردەور بێ و هێز و لیوا و کەتیبە و سەرایەکانیان پشگیریان بکەن بۆیە محەممەد شیاع سوودانی لەوەدا کەوتە هەڵە تاگلایەنە مامەڵەی کرد لەگەڵ دەوڵەتێکی وەکو کۆماری ئیسلامی ئێرانە و حسابی بۆ هەموو ئەو نیگەرانیانە نەکرد کە لەم چەند مانگەی ڕابردووە دروست بوو لە نێوان ئەتوانم بڵێم حکوومەتی نوێی ئەمریکا و حکوومەتی عێراق و بەشێکیشی ئەتوانم بڵێم پەیوەندی بەوە هەبوو وەک هەندێک سەرچاوە ئاماژە بەوە ئەکەن محەممەد شیاع سوودانی زۆر پشتی بەستە بوو بە و 96 ملیار دۆلاری کە لە وەکو احتیاتی لە بانکی ناوەندی ئەمریکایە بەڵام ئەمە حکوومەتی عێراقی ینی ناتوانێت دەستی بۆ بەرێ ئەمریکایە کە تەسەڕوفەکە بەسەرەوە ڕێک وایە ئەمە 96 ملیارە بۆ 98 ملیارە ئەمە بەشێکی سەرەکی نزیک 36 ملیار بۆ 38 ملیاری مستەنەداتی بانکی ئەمریکیە یعنی ئەتوانم بڵێم لە خەزێنەی حکوومەتەکەی ئەمریکا حکوومەتی عێراقی کەرەستەی کڕیوە و سووی ئەچێتە سەر ئەمە بە هیچ شێوەیەک ئەم 38 ملیارە حکوومەتی عێراقی ناتوانێت دەستکاری بکە ئەمێنێتەوە نزیکی 130 تەن زێر و ئەمەش بە هەمان شێوە ناتوانانی بیکە بە سیولەی باقی ئەوەی کە حکوومەتەکەی محەممەد شیاع سوودانی وەک دەستکەوتێک ئاماژەی پێ کرد هەمیشە ئەیوت ئێمە دراوێکی جێگیرمان هەیە لە عێراقا و دراوێکی احتیاتی گەورەمان هەیە لە عێراقا زێڕێکی گەورەی احتیاتیمان هەیە لە عێراقا ئەمانە هەموو دەرکەوت بە نەتیجە ئەگەر سیاسەتێکی هاوسەنگی ئابووری دیبلۆماسی لەگەڵانە بێ وەک ئەوەی ئێستەی لەیەکە حکوومەتەکەی لە بەردەم هەڕەشەی گەورە پێ دوایە ئەو ڕێکارانی کە ئێستا ینی خودی محەممەد شیاع سوودانی بیگرێتە بەر و ئەمڕۆ کۆبوونەوەی لەگەڵ پارێزگاری بانکی ناوەندی عێراق وەروەها کۆمەڵێک ڕێکاری دیکە کە بەنیازن لە ساڵی نوێدا ساڵی 2023 بیگرنەبەر بەرە تایبەتی بەرامبەر بە بەرزکردنەوەی بەهای دیناری عراقی پێ دوایە ئەمانە کارتێکەرە بن و پاڵپشتی حکوومەتەکەی محەممەد شیاع سوودانی ئەکرێت لەلایەن سەرجەم کوتلەکان و هەروەها سیاسەکانی دیکەی عێراقەوە چکە بەڕاستی ئەمە چەندە پەیوەندی بە سیاسی و سیاسەکانەوە هەیە ئەوەندەش پەیوەندی بە دارایی و ئابووری عێراقەوە هەیە بەڕاستی کاگاس خۆی بەڕاستی محەممەد شیاع سوودانی لە سەرەتاوە ئەیویست لە ڕێگەی بودجەوە لە ڕێگەی ئەو سۆفت پاوەرەی کە ناوی پارە و بودجە و دراوە کۆنتترۆلی تەواوی عێراق بکە تەنانەت هەندێک هەوڵی شیعە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و وەزیری ناوخۆیان ناردە هەولێر و لەو 5 زۆنەی کە بە زۆنەکانی پاسەوانی سنوور هەژمارەکرێ کە زۆنێکیان زۆنی یەکە و پەیوەندی بە ناوچەکانی باکووری عێراق و هەرێمی کوردستانەوە هەیە چەندین لیوایان زیاد کرد بۆ ئەم زۆنانە و ئەوە بەشێکی جێبەجێکردنی ئەو هەفتا پاکێجە بوو کە کۆماری ئیسلامی ئێرانیای بە
محەممەد شیاع سوودانی ئەبێ بە زووترین کات ئیش لەسەر ئەم خاڵانەی ناو ئەم پاکێجە ئەمنیە بکە. بەشێکی پەیوەندی بەوە هەبوو کە ئەو ئەویست لە ڕێگەی پاسەوانی سنوور کۆنتترۆلی سنوورەکانی هەرێمی کوردستان بکە بە کۆماری ئیسلامی ئێران و بەرهەڵسکارانی کۆماری ئیسلامی ئێران ئەوانەی کە بە کۆمەڵە و زەحمەت کێشان و حیزبی دیموکرات هەژمارەکرێ ئەمانە تەواو کۆنتترۆلیان بکەن بۆ ئەوەی ئێران ئیتر پشتێنی لێ بکاتەوە لە بەرامبەر سنوورەکانی هەرێمی کوردستان و ئێرانە سنوورێکی ئارام بن. بەڵام ئەمە محەممەد شیاع سوودانی ئەیویست لە ڕێگەی خۆیەوە ئەم کارتە ڕاکێشێ. بۆیە ئەمە لەلایەک ئەمریکەکانی نیگەران کرد، چونکە ئەمە ڕاستەخۆ کاریگەری لەسەر دەنگی ئازاد و کپکردنی ئەحزابی سیاسیەوە هەیە لە عێراقا. عێراق بۆ ئەوە دانەمەزرا. عێراق لە نەوەی 2003 کاتێ ئەمریکەکان هاتنەوە عێراقیان لە دەستی سیستمێکی فاشی و ناسیۆنالیزمێکی عەرەبی ڕزگار کرد، بۆ ئەوە هات عێراقێکی پلۆرالیزم، عێراقێک کە بەرمەبنای تەعەدودێتی فکری و حیزبی و ئایدۆلۆژی بنیاد بندێ، نەک حکوومەتێک بەرمەبنای حکوومەتێکی زۆرینەی شیعە کە تەواوی شیعەکان ئێستا کۆنتترۆلی عێراقیان کردووە و بە تایبەتی حەشدی شیعی چەند جارێکی شکاگاوڕێ لە بەرنامەکەی جەنابتا باسمان کردووە کە لە ساڵی 2016 هەڵە گەورەکەی کە عێراق کردی لە پەرلەمانی عێراقا یاسای بۆ دەرکراوە حەشدی شعبی. حەشدی شعبی ئێستا سوپایەکی زەبەلاحە لە عێراقا، ئەتوانم بڵێم وەک حکوومەتێکی سێبەر وایە لە عێراقا لە هەر ساتە وەختێکدا بیەوێ ئەتوانێت حکوومەت تەشکیلکە، حکوومەت بڕوخێنێ و تهدیدی هەموو ئەو حکوومەتانە بکە کە لە ئایندایەت. بۆیە لە عێراقا کێشەی عێراق کێشەی محەممەد شیاع سوودانی نییە. عێراق هەڵوەشاوە، عێراق موئەسەساتی نەماوە. ئێمە لەم ساتەوەختەی کە قسە لەسەر داڕمانی بەهای دینارەکەین کە هێشتا بە تەواوی دانەڕماوە بەهای دینارکە کاوڵی هێشتا ماوێتی. ئەگەر عێراق لەسەر ئەم سیاسەتە بەردەوام بێ دیناری عێراقی زۆرتر هاڕاکە لە بەرامبەر بەهای دۆلاری ئەمریکا. ئەبێ حکوومەتی عێراقی زۆر بەجددی بکەوێتە گفتوگۆ لەگەڵ بانکی نەختینەی نێودەوڵەتی جیهانیە و بانکیەوە کارتێکەرە بن بۆ دۆخە بەدڵنیاییەوە و ئەزانی لە 10 ساڵ بۆ 15 ساڵی ڕابردووە ئەوەی سەقامگیری بەخشی بوو بە دیناری عێراقی دوو بانک بوو. بانکی فیدرالی ئەمریکا بوو لەگەڵ بانکی ناوەندی عێراقیە و ئەم دوو بانکە لەلایەن کۆمەڵێک پسپۆڕی بواری دارایی و بانکی عێراق و ئەمریکیەوە سەرپەرشتی ئەکرا. ئێستا دەستێوەردان هەیە لەم بانکە. ئەم بانکەوەکو بەڕێز دکتۆر ئاماژەی پێکرد کاری کورد بۆتەوە لەسەرەوەی کە تەنها ئاڵوگۆڕی دراو بکە. سیستم و عەقلیەتی بانکی لە عێراقا نییە. ئەمە کە بۆ بانک یعنی ڕایتینگی بانکی ناوەندی عێراق بووە بە ناقسبی، یعنی لە خواری زۆرێک لە دەوڵەتە هەرە شکست خواردەکانی جیهانەوە هەیە لە ڕووی ئابووریەوە. یعنی بانکەیە لە ڕایتینگەکە لە ئەیەکانە زائیدی هەیە، یعنی زۆر بانکێکی پێشکەوتووە. ئەم بانکە لەبەرەوەی بەرمەبنای عەقلیەتێکی ئەتوانم بڵێم ئۆرستوقراتی مالی یا با بڵێن قۆرخکاری دروست بووە، کۆمەڵێک گروپی مافیایی لە عێراقا تەحەکوم بەم بانقەوەکەن. یعنی ئەگەر گروپی مافیایی لە عێراقا نەبێ، ئەگەر سیستەمەکە تەواو سیستەمێکی ئۆلیگاریشی نەبێت لە عێراقا، چۆن چەند کۆمپانیایەکی بچووک، چەند کۆمپانیایەکی وەهمی لە ماوەی 11 مانگە بە 247 چەکی بانکی ئەتوانن گەورەترین زەربە لە بنیادی ئابووری و لە پارەی نەختینەی عێراق $2 ملیۆن بەرنە دەروی عێراق نزیک بە 3 ملیار. باشە لەبەرەوە ئەبێ کۆی دامەزراوە سیاسی و ئابووری و دیبلۆماسیەکانی عێراق فۆرمەڵە بکرێتەوە، ئەوەی کە ئەمریکەکان ئێستا تەڕیان کردو باڵ عێراقیەکان. نەک تۆ بیر لەوە بکەیتەوە چالەکیەکانت لەگەڵ ئیسرائیلەکانە ڕاگری ئەمریکەکان بە یاسا بکەیتە دەرەوەی عێراق، تۆ ئەمریکەکانەکەیتە دەرەوەی عێراق، لەگەڵ ئیسرائیلەکانە مامەڵە ناکەی. ئەوەش دۆخی ئابووری و دراوی عێراقە، ئەوەش دیموکراسیەتەکەتە کە لە عێراقا بە هەڵبژاردنێک لە دوای زیاتر لە 1 ساڵ ناتوانانی حکوومەتێکی کاتێتە بە چاوەڕی چی بکەیت، چاوەڕی چی لەو عێراقا ئەکرێ. حکوومەتی عێراق ئێستا حکوومەتێکە لە ژێر کۆنتترۆلی حەشدی شعبیایە، لە ژێر کۆنتترۆلی هێزی وەلاییەکانایە و حکوومەتێکە
ناسنامەکەی دیار نییە، نە حکوومەتێکی دیموکراتیە، نە حکوومەتێکی تەکنۆکراتە، نە حکوومەتێکی ئابووری و بانکیە. من تێناگەم ئەم حکوومەتەی عێراق، حکوومەتی محەممەد شیع سوودانی، من ینی پێشببینی خراپ بۆم حکوومەتە ناکەم. باش بەڵام ئەجێندای سیاسی و ئابووری ئەم حکوومەتە ئەگەر نەتوانێت دەستی ئەقتابگەلە مافیەکانی نەود لە عێراقا کورت کاتەوە، ئەگەر نەتوانێت هەموو ئەو پارە بەهە دەردراوانی کە لە عێراقا هەیە کە ئەڕواتە دەرەوەی سنوورەکانی عێراق بگەڕێتەوە، ئەگەر نەتوانێت سەروەری بۆ عێراق بگەڕێتەوە، چه حکوومەتێکە؟ دەستخۆش مامەسا فەرهاد، ینی بەڕاستی ئەوەی کە ئێستا عێراقیەکان پێویستیان پێێتی، ینی کەواتە ئەبێ فریادرەسێکە بێ ئابووری و هەروەها دارایی ئەم وڵاتە ڕزگارکە لە دەستی و کەسانی کە بە گەندەڵ و هەروەها بە فەساد و بە سپیکەرەوەی پارە ناو دەبرێن لە عێراقدا. و تا ئێستاش ئەم هەنگاوانە ینی لەلایەن حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی بە پاڵپشتی ینی ئەمریکا دەستی پێکردو، بەڵام کاردانەوەکانە بینین کاردانەوەکان تا توندە لە ڕووی دارایی و ئابووریەوە بۆ عێراق، بەڵام کێ زەرمەند بووە؟ عێراقیەکان بەمە زەرمەند بوون. ئەمریکا ئەتوانێت عێراق دەرباسکە لەم دۆخی کە تێکەوتووە، هەروەکو ڕابردووش ئەمریکا لە ڕووی ئابووریەوە پاڵپشتیشی بەهێزی عێراقیەکان بۆ وەتوانی تا ڕادەیەک ئاستی بەهای دیناری عێراقی بە جێگیری بهێڵێتەوە، هەروەها دارایی عێراقیش تا ڕادەیەک ئەتوانین بڵین ئیسیقراری تیابوو بەهۆی ئەمریکیەکانەوە. قسەیەکی جوانی شەرعی ئیسلام هەیە، دەڵێ لا یغەیر الله ما بقوم حتى یغەیروا ما بأنفسهم. ئەگە ئێمە خۆمان چاک نەبین، سەتی وەکو ئەمریکا لە پشتمان بێت و هەوڵدا چاکی بکە بۆمان چاک نابێت. ئێمە ئەبێ بیر لەوە بکەینەوە کە چۆن عێراق کە وڵاتی هەمومانە بتوانین لەم دۆخە دەری بکەین. فلەبەرەوە ئەمریکەکان دەوریان هەیە، ئێستا بە سوودانیان وتوتیانە کاکە ئەوەی ئێوە پێویستیتان پێێتی 150 میلیۆن دلار ڕۆژانە، زیاتر قبولمان نیە سەرف بکەن. طبعاً ئەمە وا دەکات خستنە ڕوو کەم بێت و داوا زۆر بێت لەسەری کە نرخەکەی هەڵسێ، بەڵام ئاگامان لە یەک شتێک بێت، ئەمە لە هەموو ڕوویەک زەرە لە هاوڵاتیان نادات. یان چکە ئەمە هاوڵاتیانی ئێمە ئەوانەی کە موچە خۆرن، ئێمە سەیری کوردستان بکەین لە ڕوویەک ئەگەر بیری لێ بکەینەوە لە مەودایی دوور، ئەمە خانجازە. ئەگەر زۆر وڵات هەیە، مەسەلەیەک لە وڵاتانە بەرازیل ساڵێک لە ساڵەکان قاوەکەی خۆی خستە دەریاوە نەیفرۆشت بۆ ئەوەی بازاری سوک نەبێت. یعنی ئەمانە هەمووی هەنگاوی ئابوورین بڕوان ناکەم، ینی لە مەودایکی نزیکەنا، بەڵام بە تەسەوری من بە خلالی 2 مانگ 3 مانگی تر ئەم وەزعە ئیستیقرارەکات و ئیمڕۆژ بینیمان، یعنی سێکی دۆلار نزیکی 160 بوو دیسان گەڕایەوە ئەو ئاستەی کە تقریبا طبیعیە. چکەم ئەم کێشانە هەیە، بەڵام لە پێش سوودانی دووسێ هەنگاو هەیە دەتوانێت و ئاسانیشە، یعنی بڕوان ناکەم زۆر گرنگ بێ لەوەی عێراقیەکانیش قبوڵیەوە بکەن، دەستی هەندێک تاجر کورد دەکاتەوە. بۆ نمونە من بم لە جیاتی حکوومەتەکەی سوودانی مەکاتبی سەیرەفە هەمووی هەڵدەگرم، هەمووی دەکەمە بانکی حکوومیەکان، بانکە حکوومیەکانیش لە مەبلەغێکی بچووک زیاتر لێ ناگەڕێن بیگۆڕچکەم. ئەمە لە هەموو وڵاتانە هەیە. بۆ نمونە من وەکو فەرهاد ئەگە بمەوێ بەیانی بچم پارە بوەڕم و چێکم هەیە 1000 دلار 2000 3000 دلار مانگانە لەوەنە زیاتر بۆم نەبێ بگۆڕمەوە. حتا ڕاکێشانی پارە ئێمە ئەگە سیستەمی بانکی لە وڵاتە هەبێت تۆ دەتوانی کۆنتترۆلی پارە بکەیت، چکەم پارەکەت لەناو بانکەکانە بە یەک فەرمانێک دەڵێ ئەوە نەدەر دەچێت ئەوە نەدەر ناچێت. بەڵام ئەگەر پارەی کاش لە دەستی خەڵکە هەبوو، ئەمە سێ کێشەی گەورە دروست دەکات. یەکەم شت ئاسایشی ئابووری وڵاتەکە دەخاتە ژێر مترسیەوەکەوەی کە ئێستا هەمانە. من پارەم لە ماڵەوە هەیە 10 میلیۆن 20 میلیۆن دلار هەیە لە ماڵەوە، زۆریش ئاساییە، حکومەت بیشی گرێ پارەی خۆمە و زۆر تەبیعی. بەڵام ئەمە لە وڵاتانی ترشتی وانە پارەی خۆم بێ، ئەگە مڵکی خۆشم بێت و بە وەرەسەیش بۆم مابێتەوە، نابێت لە ماڵ بێت، ئەبێت لە بانکە بێت، بۆی لە بندستی حکومەت بێت، کۆنتترۆلی نەختینەیەەکە لە بندستی حکومەت بێت. بە تەسەوری من زۆر ئاساییە فەرمانێک دەربکات بڵێ کاکە لەمە دوا کاش لە 2 دەفتەر زیاتر بە هەچ کەسێک بگرین مساادەی دەکەین و دەبێتە مڵکی دەوڵەت. ئەمە کێشەکان بە تەسەور من حالیان بەنجێکی بچووک دەبێت بۆی بتوانن چاری بکەن و لە مروری زمانیشە هەنگاو بە هەنگاو چاک دەبێت. بەڵام ئەوەی کە هەیە ئەوەی کاگا سۆڵێ مامۆستا فەرهاد، ینی هیچ گەرنتیەک هەیە بۆ ئەو بابەتە؟ گرنتیەکە ئەوەیە ئەوان حکوومەتن، ئەوان پەرلەمان بۆ نمونەی سە دەتوانن ئەو یاسایە دەربکەن لە پەرلەمان وەکو چۆن لە وڵاتانی ترەیسە. بۆ نمونە من لە بریتانیا ژیاوم، لە بریتانیا بۆم نەبوو ڕۆژی لە 300 پاوەند زیاتر لە حساب بانکێکم دەربکەم. ئەوانش ئەوجا حسابی من طبعا حسابی هاوڵاتیەک و حسابی بزنس تۆزە زیاترە بەپی بزنسەکان، بەپی AUB و CUD
فەرقی هەیە تۆ بتوانانی چەند پارە ڕابکێشی. یاسایە وەزارەتی دارایی پرۆژه یاسایەک تەقدیمی پەرلەمان بکە بڵێ تەنها دەوڵەت مافی هەیە پارە بگۆڕێتەوە، بانکەکانیش بەم سنوورە بۆیان هەیە بگۆڕنەوە، هێنانە ژوورەوەی یان مەسەرەن من بەنەفێسێک تەقدیمی بانکێک دەکەم بۆی پارە مەسەرەن شتێک لە سین دەهێنم یان لە ئێران دەهێنم، ئەگەر داخلی ئێران عێراق بووەوە لە حدودەکان دەبێ من ئاماژەیەک بدەم ئەگەر مڵک و ماڵم با بۆنم نەداگیر بکرێت، یعنی ڕێگای سیستەماتیکی زۆرە بگیرێتە بەر بۆ ئەوەی ڕێگە لەوە بگرن کە پارە لە عێراقەوە بچێتە وڵاتێکی تر. و بۆ زانیاری بەڕێستانیش ئەمە وڵاتانی دەور و پشتیش دەیزانن و یان بەسە بۆ نمونەی سەما ئەو سزانەی کە لەسەر ئێرانە بەم وەزعی کە لە عێراق دەکرێت سزایەکانی ئێران کەم ناکاتەوە، بەڵام لەوەیە مانگێک دوو مانگ تۆزێ تەخیری بکە ئەو کاریگەری کە هەیە لەسەری خۆیانیشەو بە ئەو شە چاک دەزانن. بە تەسەوری من حەلە بێت ئەگەر ئیرادەی حەلبوونی هەبێت و دەش بێ حەل بێت، چکەم معقول نییە تۆ لە وڵاتێکە بژی سەرۆکی حکوومەت بیت ئەم وڵاتە بەڕێوە ببیت و لە وەزعی دارایی لە سەردەمی عادل عەبدولمەهدیە ملاحەزەی بکەی لەگەڵ مالیکیە لەگەڵ ئیستەیە سێ قات شتەکان زیاد بووە لە نرخی سوتەمەنیە، لە نرخی خواردنە، لە نرخی دۆلارە، ئەمە معقول نییە خەڵکیش لێت ڕازی نابێت، فتەئکید بەم حکومەتە ڕازی نابن، حکومەتیش بوو ئەوەی نوێنەری گەل بێت و ئیش بۆ گەل بکەم مەجبورە ئەم هەنگاوانە بنێت و بێ لەوەیش سیستەمی نێودەوڵەتی لێت قبول ناکاتەوە بەم شێوەیە گەندەڵ بیت، ئەگە بەم شێوەیە گەندەڵ بیت دەکرێتە دەرەوە بۆی تۆ بمێنیتە ناو سیستەمی نێودەوڵەتی و ئەمریکا و وڵاتانی تر و جیرانەکانتیش لێت ڕازی بن، فمەجبوری ئەم هەنگاوە چاکسازیانە بکەیت. و بە تەسەوری من ئەمریکا هەندێک پێشنیاری جوانی کردو بە حکومەتی عێراقی کە چۆن بتوانێت سیستەمی بانکیەکانی چاک بکاتەوە و ئەوە لە دیراساتن بزانە نەتیجەکەی چییە، بێ هیوادارین باش بێ لەم دوو ڕۆژەی داهاتووە. ئەو سەکۆ دارایی و ئابووریەشی کە عێراق بەنیازە دروستی بکات تا ڕادێگانی بەرچاوڕوونیە خاتە بەردەم هەموو عێراقیەکان لە ڕووی هەم سەرفیاتی پارە، چوونە دەرەوەی پارە و هاتنی ئەو بابەتانی کە کۆمپانیا و بازرگانە گەورەکانی کەن ئەوەش تەواوبوونە، ینی لە ساڵی 2023 ئەوەش بکەوێتە کار پێ دوایە هەم ینی لە ڕووی دارایی و ئابووری و تا ڕادەیەشی دیکە پشتیوانیشی گەورەیە بۆ حکوومەتەکەی محەممەد شیع سۆدانی و مەسەفەرات. خۆ ئێمە یەک کێشەیەکمان هەیە وڵاتی ئێمە باسی عێراق دەکەم بە گشتی تەنها باسی کوردستان ناکەم، بەگشتی ئێمە تقریبا بە وڵاتی چونە خوێندەوار حیسابی، یعنی تۆ سەیری ئینتیخابات بکەی دەنگ بە خەڵکانێک دەدرێت کە لەوەیە بەرژەوەندی عێراقیان نەبێت و دەنگیان دەدرێت، یعنی شتەکە وەلا ئەبوو خەڵکانێک بەبێ ئەوەی وەلا بێ بۆ عەقڵ بگەڕێمەوە بۆ عەقڵ. بۆ نمونە من دەنگ بە کەسێک دەدەم کە دەزانم سوود بە وڵاتم و بە کەس و کارم و بە نیشتیمانم دەگەیەنێت. عێراق ئەو عێراقیانی کە هەن تاکەکانی عێراق لەو ئاستەنین کە تێ بگەن من عێراقی بم باشتر لەوەی کە سەر بە وڵاتێکی تر بم، یان لە ڕووی داراییەوە خەڵکێکی عێراق و نەحەقیانیش نییە ئەگە سەیری خوار و ناوەڕاستی عێراق بکەی هێڵی هەژاری زۆر بەرز بووەتەوە. خەڵک بەس بیر لەوە دەکاتەوە نانێکە بێ بیخوات، بیر لەوە ناکاتەوە دارایی عێراق چی لێدێت. زۆر ئاساییە نەفرێک کە بابی بۆ بکڕە گوێی لێ نییە دۆلارە بێتە چەند نابێتە چەند. ئەمە لە ڕوویەک بڕوا ناکەم، یعنی شارع عێراقی جەماوەری عێراقی لەم بابەتە داراییە بە وردی تێبگەن، بەڵام بە تەسەوری من نوغبەی سیاسی لە هەردوولا با بڵێن لە هەر سێلا با بڵێن لە شیعە و لە سونە و لە کوردیش لەوە تێگەیشتونە ئەگەر داڕمێت و وڵاتەکە بڕوخێت بەسەر هەمومانە دەڕوخێت، فلەبەرەوە دەبێ هەنگاوی چاکسازی بنێن. کورد بەڕای من واجبە لەسەری پێشنیاری خەڵکانی پسپۆر و یاسای جوان و شتکا بۆ حکومەتی عێراقی هەرچەنە ئێمە لە لای ئێمە ئەوە دروست بووە کە عێراق دژی ئێمە و ئێمە دژی ئەوانین، بەڵام لە ئەخیرە حەلی کورد لە عێراقە، ئەگەر عێراق سەرکەوتوو بێ ئێمەش سەرکەوتوو دەبین، ئەبێ ئێمە پێشنیاری خەڵک بکەین بە یاسای جوان بتوانین هەوڵ بدەین. سونەکان و شیعەکانیش دەبێ بگەنەوە قەنەعەتە تۆ خۆت دەتوانی سەیری عالەمی بۆ تۆ خزمەتکاری خەڵکی تر بیت. دەستەکانە خۆش بێ مامۆستا فەرهاد، ئەمێ وەڵا هەر قسەی کۆتاییش لێوە بگرم بۆ دواتر بێمە لای کاگاسۆش قسەی کۆتاییمەوە بکە بە گشتی ینی لە ماوەی یەخولێکدا پێشبینی و هەروەها داهاتووی ینی دارایی و ئابووری عێراق بەشۆ دەگا. سپاس دەکەم بە کورتی پێم بڵێ. بە تەسەوڕی من لێرە تا بەهار وەزعەکە جێگیر دەبێت تا 140 لە ماوەی 2 ساڵدا وەزعەکە بە تەواتی ئارام دەبێتەوە. دەستەکانە خۆش مامۆستا فەرهادجان. بەڵێ کاگێ ئاسۆ جەنابیش قسەی کۆتایی و هەروەها پێشبینی و داهاتووی عێراق چۆن دەبینی؟ بە بڕای من ئەگەر محەممەد شیع سوودانی بیەوێ ئەم قەیرانە ئابووریە چارەسەرکە
ئەبێ گفتوگۆی نیشتیمانی کراوە لەگەڵ تەواوی هێزوو لایەنە سیاسی ناوخۆیەکانە ئەنجام بە و لەگەڵ لایەنێکی وەکو کۆماری ئیسلامی ئێران و دەوڵەتانی ناوچەکە پردی پەیوەندی دروست نەکە لەگەڵ لەسەر حساباتی کۆمەڵگەی نێودەوڵەتی و دەوڵەتێکی گەورەی وەکو ئەمریکا کە تا ئێستش ڕۆڵ و کاریگەری هەرماوە لە عێراقا و ئەشمێنێ لە عێراقا لە ئایندەیەکی نزیکە چونکە ئەمریکیەکان بە تۆپزی ئێستا لەسەر خەتن لە عێراقا ئەیانەوێ عێراق فۆرمەلە بکەنەوە بۆ ئەوەی بیخەنە دەرەوەی ئەو هێڵە ئاوریشمەی کە دەوڵەتێکی گەورەی وەکو چین ئەیانەوێت لە عێراق بخەنە ناو ئەو خەریتەیە. محەممەد شیع سوودانی لەبری بە سێنترالکردنەوەی دەوڵەتی عێراق لە ڕووی ئەمنی و لە ڕووی پاسەوانی سنوور وەکی پێشتر باسمان کرد لە ڕووی سوپاییەوە باواز لەم کەیسە بێنێ ئیش لەسەر ئەوە بکاتەوە فۆرمەڵەی تازە ببەخشێ بە دەوڵەتی عێراق دەواازە سنووریەکان تۆکمەتر و کۆنتترۆلتر لە عێراقا میناکانی عێراق تەواوکە لە عێراقا ئەو مینایی کە بڕیارە دروست بکرێ مینای فاو عێراق دووبارە بگەڕێنێتەوە بۆ ناو ئەو بازاڕە جیهانیە ئابوووریەی کە چەند ساڵێکی پێشوو لە سەردەمی نووری مالیکی و پێش نووری مالیکی مامەڵەی پێوە ئەکرد بەم شێوەیە دیناری عێراقی ئەگەڕێتەوە بۆ ئەو دۆخە سەقامگیرەی کە هەموو وڵاتانی وەکو قەتەر و سعودیە و ئیمارات لە ناوچەکە کە نزیکی ئێمن و دراوێکی سەقامگیریانەیە بەڵام دەبێت دەرک بەوە بکەن کە سەقامگیری دراو لە هەموو وڵاتێکە ڕاستەوخۆ پەیوەندی بە سەقامگیری ئەمن و ئاسایش و ئومانەوە هەیە ئەبێ حکوومەتی عێراق زۆر بەباشی ئیش لەسەر ئەو کەیسە بکات. برای بەڕێزمان کاگا سوازڵاتی بووم لەسەر ڕۆژنامەنووس لە ستودیۆ لەگەڵ مابووی سوپاس دەکەم. سوپاس بۆ مامۆستا فەرهاد کاکەی مامۆستای زانکۆ کە بە سوپاسەوە لە ستودیۆکانمان لە شاری ئەولێر لەگەڵمان بووی. بەڵێ بینەرانی بەڕێز دڵخێم شوی پانۆراما پێشکەش کرا ساغ و تەندروست باشم خواتان لەگەڵ.